گفتوگۆ دەکەین لەسەر هەندێک حاڵەت ڕوویان داوە لە ماوەی ڕابردوودا، هەندێک حاڵەتی تاوانکاری ڕوویان داوە لە کوشتن بە جۆری جیاواز بە تایبەت هەندێک حاڵەتمان بینی کوشتن بە چەقۆ لە نێو گەنجەکاندا ئەم دیاردەیە زیای کردووە بەداخەوە. جا دوێنێ یەکێتی زانایان لەخی گەرمیان بەیاننامەیەکی دەرکردووە، دوایەوە یەک دوو حاڵەتی لەم شێوەیە لە گەرمیان ڕوویدا بەداخەوە بەیاننامەیەکی دەرکردووە داوای دوورکەوتنەوە لەم دیارداناکە لە هەڵگرتنی چەقۆ و کەرەستەی کوشتنەکە لە گیرفانی گەنجەکانمانەوە دەڵێ پێویستە هەمووان ڕێگر بن لەم دیاردێ. گفتوگوێن پرس و بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆسا مەلادریس ژاڵەیی سەرۆکی لقی گەرمیانی یەکێتی زانایان. مامۆستا سڵاو لێبێ، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. خۆشحاڵیشم دەبینمەوە بەرناماکەینەوە پێکەوە لە دوایەوەی کە بەڕێزێکان دیت بووی ئەمێکم بەرنامەیە پێکەوە دەکەینەوە. ئەو بەیاننامەی دوێنێ لە چیوە سەرچاوی گرتە بوو؟ حاڵەتەکە زۆر بووە وای کردووە کە کۆمەڵگی بێزار کردبێ؟ بەڵێ سەڵاوی خوای گەورە لە بەڕێستان. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە، سەڵاوات و دروت و ڕەحمەت بۆ سەر ڕوحیانەتی پاکی پێشەوا و ڕابەر و سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان، سڵاوی خوا لە بینەران. بێگومان منیش خۆشحاڵم لەگەڵ جەنابتان بەرنامە بکەین و لەسەر ئەو بابەتانەی کە بواری منە وەکو مامۆستایەکی ئاینی قسەی لەسەر بکەم. دیاردەی کوشتن بە شێوەیەکی گشتی لە مێژووی مرۆڤایەتیدا لە قورئانی پیرۆزدا وەکو باسەکەوەت و عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەم لە دوو کوڕەکەی ئادەمەوە سەرەتا دەستی پێکردووە. بۆیە ئەمە ڕووداوێکە یان حاڵەتێکە هەر هەبووە و هەر دەشمێنێت تا کۆتایی ژیان. بێگومان بەتایبەتی لەم ناوچەیە کە پێی ئەوتێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم سنوورە و ئێستا عێراق و ئێستا سووریا و زۆر وڵاتی تریش کوشتن هەیە و دیارە. لە کوردستانیشا بە هەمان شێوە وەکو بەڕێز ئاماژەی پێدا کوشتن هەیە و حاڵەتی کوشتن هەیە لە سلێمانی، لە بادینان، لە هەولێر، لە شوێنەکانی تر شوێنەکانی تریش لە عێراق ڕۆژانە ئەبیستین ئێمە بەداخەوە. بەڵام ئەوەی کە ئێمەی وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و بە تایبەتیش لە لقی گەرمیان لە سنووری گەرمیان وای لێ کردین کە بینە قسە لەسەر ئەو بوارە بکەین. ئەو بوو چەند حاڵە کاتێک ڕوویدا لە کەلار کە بەڕاستی حاڵە کاتەکان زۆر سروشتی نەبوون، یعنی کوشتنەکان بە شێوازێک بوون. دوو کوڕ سواری ماتۆرسکیلێکە بن لە پشتەوە، ئەوەی کە لە پشتەوە لەگەڵ یایەتی و ڕۆیشتون بۆ ئیشێ پێکەوە چەقۆیەکی لێ ئەدا ئەیکوژێەوە بەرەبێتە خوارەوە دیسانەوە دابزێتە خوارەوە هەم چەقۆیەکی تری لێ ئەدا ئەیکوژێ. یان بۆ نمونە ئەو ڕووداوی کە پێرێ ڕوویدا بڵێن لە لێرە ئەویش هەروە بە هەمان شێوە لە ناو بازار ڕایانی مەسلەکە وا باسەکە نەگێڕنەوە کە سەیری یەکتریان کردووە ئەوتێ بۆ سەیری منەکەی ئەوتێ بۆ سەیری منەکەی چەقۆیەکی داوە لەوە ئەو چەقۆیەکی تری لێداوەتەوە بۆ شێوەیە حاڵەتی کوشتن بۆ. بۆیە ئێمە بە ئەرکی سەرشاری خۆوانمانزانی کە قسە لەسەر ئەو حاڵەتە بکەین و کارێک بکەین کە هۆکارەکە هەم هۆکارەکان دیاری بکەین و هەم چارەسەریش دیاری بکەین و بیخێنە بەردەمی لایەنە پەیوەندیدارەکانی تر. باشە مامۆستا چەندە ئەرکی کۆمەڵگە بەگشتی و زانایانی یانی کە کۆمەڵگە گویان لێ دەگرێت ئەرکی سەرەکیەوەیە کە هەفتانە ژمارەیەکی زۆری کۆمەڵگە دێ بۆ گوێگرتن لە مامۆستایانی یانی لە نوێژی هەینیدا، یان ئێمە هۆشیارێ زیاتر بڵاو بکەنەوە هۆشیاری هەڵگرتنی چەقۆ و کەرەستانەی کوشتن و بەڕاستی وەکو تو ئاماژەت پێکرد حاڵەتەکان ینی حاڵەتێکن کە ئینسان دڵی بۆی ژان دەکات لەسەر شتی بەسیت ئەم ڕووداوانە ڕوو دەدەن. خۆی بێگومان قسەی جەنابتانە مامۆستایانی ئاینی کاریگەریەکی زۆریان هەیە لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە و من ینی باوەڕ ناکەم مامۆستایانی ئاینی درێغیان کردبێ
چونکە هێندە دەقەکانی ئاەتی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و قسەی زانایان لە مێژووی ئیسلامە ئەوەندە زۆرە لەسەر خراپی لەسەر تەحریمی قەتل و لەسەر حتا ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی کوشتن حتا ئەو قسانەی ینی لە دەقی فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کەسێک بە نیو قسەش بەشدار بێ ینی وەکو لە عەرەبیەکەڵێ ئوقتل بڵێت یان بڵێت کوش هەر نیوەشی ناو نەبا بە پێی فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێ لە ڕۆژی قیامەتا لە نێوچەوانی نووسراوە بێبەش بوو لە ڕەحمی خوا ناومێت بوو لە ڕەحمی خوا هێندەش ئاەت زۆرە و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرە کە کەسانی بکوژ بناحق ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا أليما آياتي تر زۆرە کە کوشتنی کەسێک وەکو کوشتنی هەموو مرۆڤایەتی وایە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەیە کە هەر کەسێک خوای گەورە کاتێک کەسێک ئەکوژرێ لە لای خوای گەورە وایە هەموو دنیا کاول بوو بێ کاتێک کە کەسێک ئەکوژرێ بەناحەق بە ڕووداوێکی وها لای خوا گەورەترە لە ڕووخاندنی کەعبە کەسێک هەڵسێک کەعبە بڕووخێنێ ئەوە گەورە نییە کە کەسێک بکوژێ بەناحەق بۆیە ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ زۆر زۆرن و مامۆستایانی ئاینیش درێغیان نەکردووە ئاماژیان بەو ئاەت و فەرمودانە داوە بەڵام بەڕاستی کاکڕانکۆ خۆی تەنها بە مامۆستایانی ئاینی ناکرێ ڕاستە ئێمە لە بەیاننامەکەیش داوامان لەوە کردووە کەوا گرنگی بە پەروەردەی خێزان بدرێ گرنگی بە تۆکمەی خێزانەکان بدرێت چونکە بەڕاستی هەندێک لەو حاڵەتانە ئێستا ئێمە لە کەلارین ئەزانین من ئاگادارم من پێشوەخت بە دوواداچوونێکشم کرد بۆ ئەو حاڵەتانە یعنی لێیان پەرتەوازەی خێزانە خێزانی هەڵوەشاوەیە نەبوونی پەروەردەی خێزانە ئەوجار بوارەکانی تریش بۆ نمونە داخستنی دەرگای قوتابخانەکانە کردنەوەی کافێ و شوێنەکانە کە هیچ کۆنتترۆلێک هیچ چینێک لەسەریان نییە ینی بە شێوەیەک حتا سعات 3 و 4 بازار بە جۆرێک لە جۆرەکان ینی خەڵکیایە شتە ئەو بازار ئەمانە هەمووی ینی بۆ لایانی پەیوەندیدار ئەبێ غەمیان لێ بخواوە چارەسەریان بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی ڕێگە بەو لەو حاڵەتە نەخوازراوانە بگرین و نەیەڵین بێت باشە مامۆستا یعنی توێ بڵێ جەوەکە لەبارە بۆ ئەم دیاردەی یەکتر کوشتنە یەکتر قوبوڵ نەکردنە ینی لە کۆمەڵگەوە لە شیرازەی خێزانەوە لە بازاڕەوە لە حکومەتەوە لە لێپرسینەوەەوە تەنانە لە هەڵگرتنی چەقۆ و چەک و دەمانچە و ئەم بابەتانەش ینی زۆر ئیجراعاتی ئەمنی زۆرتون نییە بۆم پرس و بابەتانە بەڵێ ئێمە یەکگومان لە بەیاننامەکەمان هەتا بەرپرسیارەتیمان خستۆ سەر ئەستۆی کەناڵەکانی ڕاگەیاندنیش کە پێویستە ئەوانیش زۆر بە وریاییەوە ینی بە دیقەتەوە مامەڵە لەگەڵ بڵاوکردنەوەی هەواڵەکانی ئەو شێوازە کوشتنانە ئەو کوشتنانە بکەن ینی کارەساتەکە لەوایە کە ئەوانەی کە ئێستا ئەم حاڵەتانەی ئەم دوایە هەمویان ناگەنە 20 ساڵ ینی 18 ساڵ 17 ساڵ 16 ساڵ جار ئەو چەقوانش کە ئەوان هەڵیەگرن چەقۆی چوزانم تەماتە قاشکردن و ئەوانە نییە بەڕاستی هەمووی چەقۆی ئەو کەرەسە بریندار کەرانەیە کە وەزار لە یاسا لە قانون لە شەرعیشا ئینی جاریحەیە ئامێری بریندارکەر و ئامێری کوشندەیە بۆیە بەڵێ بە تەکید بوونە باوی ینی بە مۆدێل بوونی هەڵگرتنی چەقۆ و وەشاندنی چەقۆ و بەداخەوە سۆشیال میدیا کە زۆر جار لەوێ کەسایەتە خراپەکان کەسایەتە ناشرینەکانی ناو کۆمەلگە لەوێ ڕەواجیان هەیە ئەو هەرزەکارانە سەیری ئەوانەکەن ئەیانکەنە پێشەنگی خۆیان چاولێکەری ئەکەن زۆر زۆر بواریتر کە بەڵێ بە تەکید لەبارە بۆ ئەوەی کە ئەو جۆرە کەسانەی تا پەروەردەبی سپاسەکە مامۆستا بە هیوایەوەی کە باموولایەکمان بتوانین ئەم بەرنامێژ هەر لە چوارچێوەی ئەوەدا بوو کە
هۆشیاریەک بڵاو بکەینەوە بە هەموو لایەکمان بتوانین ئەم دیاردێ بکەین بە دیاردێکی قێزەون و ناشرین و لەبریەوە یەکتر بکوژین یەکترمان خۆش بێ ڕێز لە یەکتر بگرین و ئاینی پیرۆزی ئیسلامیش وەکو تو ئاماژەت پێکرد دەیان هەم ئاەتی لە قورانی پیرۆز ئەوان فەرموودەی پێغەمبەری ئیسلام هەیە کە هانمان دەدا بۆی دوورکەوینەوە لە یەکتر کوشتن و یەکتر ئازیەتدان. سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی لە کەلارەوە.